هەڵەبجەیەکان خاوەنی زامێکی ساڕێژ نەکراون نیگەرانن لە پشتگوێخستنی شارەکەیان و دەڵێن بەرپرسان پێیان عیبە بێنە شارەکە و بەشداری لە یادکردنەوەی کارەساتەکەدا بکەن بەهۆی ئەوەی نەیانتوانیوە لە ماوەکانی ڕابردوودا خزمەت بە شارەکە و کەسوکاری شەهیدان بکەن. لە خۆناغێکی توانین بڵێن سەرەتاییە ئێسش یعنی شتێکی وە لە ژیان و لە ڕۆڵەتی هەڵەبجە نەگۆڕاوە لەوەی کە 35 ساڵ ینی ئێسش هەڵەبجە نەگەڕاوە دۆخی پێشکی مەبارانی هەڵەبجە هەم لە ڕووی کۆمەڵاتی و هەم لە ڕووی مەعیشەتی خەڵکۆ و هەم لە ڕووی هەتوای مەڵێ هەندێک خزمەت گوزاریەوە وەکو وەبەرهێن و وەکو هەلی کار بۆ دانیشتوانی ناوچەکە. ئەو قوربانیدانەی کە هەڵەبجە داوێتی بەڕاستی بەداخەوە هەڵەبجە کوردی بە هەموو دنیا ناساند هەر هەڵەبجە بوو خوێنی شەیدەکانی هەڵەبجە بوو کە ئەم دەسەڵاتەی ئەمڕۆی دروست کرد بەڵام بەداخەوە ئەڵێم کە هەڵەبجە زۆر بە تەواوەتی پەراوێز خراوە لێی ناپرسنەوە هیچ خزمەتگوزارێکی نییە هیچ پرۆژەیەکی نییە چەندین ساڵە بە بەرچاوی هەمووانەوە پرۆژەی خزمەتگوزاری زۆر لە ئاستێکی نزمایە یعنی من وەکو خۆم بڵێم لەوتە ڕوویان نەبێ بێنە ئەم شارە چکە بەڕاستی ئەبوایە هەڵەبجە بوایەتە شارێکی نمونەی کە خەڵک لە هەموو دنیا باتە سەیری کردایە بەڵام بەداخەوە یادەکەیان کاڵ کردوێتەوە هیچ شتێکیان هیچ بەرنامەیەکیان نییە بۆ یادی هەڵەبجە چکە هیچ پرۆژێکیان پێ نییە. ئەمساڵ 35 ساڵ تێپەر دەبێ بەسەر ساڵیادی کیمیابارانکردنی هەڵەبجەدا تێیدا 5,000 هاوڵاتی شەهید بوون و زیاتر لە 10,000 هاوڵاتی دیکەش بە چەکی قەدەغەکراوی کیمیایی بریندار بوون. جێگری پارێزگاری هەڵەبجەش باس لەوە دەکات هەڵەبجە پێویستی بە قسە نییە بەڵکو پێویستی بە کردار و بڕیارەکانی بۆ جێبەجێ بکرێت ئەو هەوڵانەشی دەیدەن بۆ بەرەو پێشچوونی شارەکە زۆر جار لەلایەنە سیاسیەکان و هەندێک دەسڵاتداری ناوچەکەەوە ڕێگە نادرێ کارەکانی بۆ بکرێت و پەکی دەخەن. هەڵەبجە پێویستی بە قسە و بە گفتار نییە پێویستی بە کردارە بچێتە بواری جێبەجێکردن 9 ساڵە هەر بڕیار و هەر یاسا دێ یاسای ژمارەیەک 9 ساڵە دەرچووە بڕیاری پارێزگابوونی هەڵەبجە 9 ساڵە دەرچووە لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڕیاری پایتەختی ئاشتی 9 ساڵە دەرچووە بڕیاری ئەنجومەنی وەزیران بۆ سەرپێخستنی پارێزگای هەڵەبجە 7 ساڵە دەرچووە دەیان بڕیار دەرچووە لە ئەنجومەنی وەزیرانەوە بەڵام هیچی ناچێتە بواری جێبەجێکردن هەڵەبجە مەرزێکی نییە کە چەندین ساڵە تەنها بڕیاریەوێت هاوشێوەی ئەوانی کە جاری وهەیە وەزیر ئەچێ بۆ بەدواداچوون بۆ کردنەوەی مەرزێک ئێمە هەوڵەکانیش بین ئەنجومەنی وەزیران خۆی پەکیەخە یاخود لایەنە سیاسیەکان پەکیەخەن. لە چەند ڕۆژی ڕابردوودا سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق محەممەد شیاع سوودانی ڕێکارە کارگێڕەکانی بە پارێزگابوونی هەڵەبجەی پەسەند کرد و هەڵەبجە بوو بە 19هەمین پارێزگای عێراق. هەرێم عەبدوڕەحمان وێزگە نیوز هەڵەبجە.